هاوڕێیان ێژام کاتتان باش. دوێنێ 3 حوزەیرانی 2024 دادگای کتنی ژمارە 2 سلێمانی دکتۆر شوان ئادەم ئەیڤسی بە کەتنکار بینیەوە. دکتۆر شوان مامۆستایە لە زانکۆی هەڵەبجە. کەتنی ئەوە بووە کە دەقی بڕگەی پرسیاری بە جۆرێکی وادا ڕشت و بۆ خوێندکاران کە دیارە لەگەڵ قانونی عێراقیدا ناگونجێ. ئەوەی من لام گرنگە لەم بەشەدا ئەوەیە کە ئایا پرۆسەی لێپرسینەوە لە مامۆستایەکی زانکۆ یان لە کەسێکی پیشەمەند چۆنە. دکتۆر شوان ئادەم ئەیڤس مامۆستایە لە زانکۆی هەڵەبجە. گەر کارێکی کردبێ سەرپێچی بێ لە دەسەڵاتی خۆی لە کاری پیشەمەندی خۆی لە نێو زانکۆدا، ئەو دەم دەستەیەکی تایبەت پێکەوە دەنرێ کە بە پێی ڕابەری زانکۆی هەڵەبجە لێ دەپرسرێتەوە. ئەگەر دەرکەوت سەرپێچی لە کاری پیشەمەندی خۆی کردووە، ئەو دەم زانکۆی هەڵەبجە دەتوانن دیسپلینی بکەن. خۆ ئەگەر لەبارێکی دەگمەندە هەندێجار ڕوودەدات دەرکەوت ئەو مامۆستا بەڕێزە سەرپێچێکی کردووە، سەرپێچێکی گەورەی کردووە، جا هەرچیەکە ئەو سەرپێچیە لە دەسەڵاتی زانکۆدا نییە دیسپلینی بکات، ئەو دەم لەبارێکی گەلێک دەگمەندە ڕەنگە ببێت بە کەیسی دادگا. لێرەشا زۆر لام گرنگە باسی دادگا بکەم. دیارە دادگا لە هەموو جیهاندا لە هەموو وڵاتێکە گەلێک ئاڵۆزە و هەموو دادگایەک تایبەتمەندی خۆی هەیە. ئەوەی لێرەدا گرنگە ئەم کەیزە کەیزی کەتن نییە، بەڵکو کەیزێکی سیڤڵە. دکتۆر شوان ناچێتە دادگایەکەوە کە ئەو دادگایە پەیوەندی بە کەتنەوە هەبێ یا بە تاوانەوە هەبێت، بەڵکو دەچێتە بەردەم دادوەرێک کە سەرۆشی دادگایەکی سیڤڵە، مەدەنیە. ئەگەر پێویستی بە لێپێچینەوە بێت، ئەو دەم لە دادگای سیڤڵا لێ دەپێچرێتەوە. ئەمجار دێمە سەر ئەو دەقا قانونیەی کە دکتۆر شوانی پێ بە کەتنکار بینراوەتەوە. ئەو بڕگەیە 433 ئەلیف لە قانونی سزادانی عێراقیە کە پەیوەندە بە بوختان یا قەذف. مەرجی ئەم بوختانە ئەوەیە کە بەڕێیەکی ڕاگەیاندن کرابێت بإحدى طرق الإعلانية، واتە بە یەکێک لە ڕێگا ڕاگەیاندنەکان. من بەڕاستی نازانم چۆن دەقی تاقیکردنەوەی